ئازیزان سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانی لەگەڵتان دەبم لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین لەبارەی یاساوە. میوانەکەم پارێزەر زانانە بەس لێرە گفتوگۆکەین لەبارەی یاساوە کە ئایا تا چەند هاوڵاتیان هۆشیارن لەبارەی بەڵگەکانی یاسا یاخود ئەو تاوانانی کە ئەنجام بدرێت یاسا چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکات. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. زۆر زۆر بەخێری پێ مامۆستا. زۆر سپاس دەکەم. خۆشحاڵ بکەم بۆ لەم پرۆگرامەیە لەگەڵمانی. زۆر سپاس. ئەگەر بپرسم یاسا لە ئێستادا تا چەند کاری خۆی بە ئازادانە دەکات، وەڵامی ئێوە چییە؟ سەرەتاپەنای خۆی گەورە و مێرەبان، هیوادارم ڕۆژ و تاعاتی هەموو لایەکمان قبوڵ بێت ئینشاءڵڵا. سەبارەت بە یاسا، ئێمە کە یاسامان هەیە، یاسا دوو جۆرمان هەیە، یاسای تایبەت و یاسای گشتی. یاسای تایبەت بۆ بینی تاکەکانە کە دەتوانم بە ڕێژەی پێت بڵێم لە نزیک سەتەوە کۆنتترۆلی کۆمەڵگەی کردووە لەبەرەوەی ئەمڕۆکە ما ئەگەرمانەیە مەسەرەن هەمانە کە پەنا نابات بۆ دادگا ئەویش دەچێتە قاڵبی ئەوەی کە هۆشیاری یاسایی نییە، بەڵام باقی ئەوانی تر زۆر باش کۆنتترۆلی کردووە. و سەبارەت بە یاسایی گشتیش پێکهاتن و بە زۆرێکە کە پەیوەندی نێوان حکوومەت و لایەنە فەرمیەکان و تاگڕێک دەخاتن. بەم جۆرە شەتاوەکو ئێستا ئەشکالێک نییە. سوپاس بخوا. بابەتێک هەیە کە زۆر جار باسی لێوە ئاکرێت، سڵحی عەشایریە کە پەنا نابرێتە بەر یاسا. ئەمە لە پێش با بڵێن ساڵەکانی پێشوودا بەڕێژەیەکی بەرچاو دەبێنرات. لە ئێستادا هەمان حاڵەت هەیە، تا ئێستاش هاوڵاتی هەیە کە پەنا ببا بۆ عورفی عەشایری و نەچێتە یاسا و کێشەکانی لە یاسایەک لای نەکاتەوە. سەبارەت بە سڵحی عەشایری ئەوەی باست کرد حالەتە، پێشتر دەکرا گوتبرات دیاریدەیە، یعنی ڕێژەکە بە زۆرتر بوو، بەڵام ئێستا ئەوەی هەست پێ دەگرێتن هەم سەبارەت بەوەی کە خەڵک زیاتر هۆشیاری یاسایی وەردەگریتن، ئێستا ئەو ڕێژەیە لە حاڵەتە، یعنی لە دیاریدەوە کەم بوویتەوە، ئێستا زیاتر خەڵک پشت بە یاسا بە دادگاکان دەبەستن. ئەگەر با بڵێن بەراوردێ بکەین لە ئێستا و پێشتر چەند ساڵێک پێشتر، تاوان و تاوانکاری لە چ ئاستێکدایە، جیاوازیان چەنە؟ خۆی تاوان و تاوانکاری هەر بەردەوام دەبیتن لەبەرەوەی کە ژیان بەردەوام بوو ئەوەش بەردەوام دەبیتن. بەڵام دەکرێ ئەو ئامارانەی ئێستا و لە ڕابردوو هەیە بەهۆی کۆمەڵێک شتی ترەوە ئومێد بەخشن. ئومێد بەخشن؟ کرانەوەی کۆمەڵگا تاوانەکانی زیاتر نەکردووە؟ کرانەوەی کۆمەڵگا تەسیری هەیە، بەڵام لەسەر زۆری تاوانەکە، ینی مەسەلەن ئەمە کۆمەڵێک ڕێکارمان هەیە وای کردو مەسەلەن تاوانی دزی کەم بێتەوە، مەسەلەن کۆمەڵێک ڕێکاری دیمانی وای کردووە کێشەی کۆمەڵایەتی مەسەلەن لە بینی خێزان مەسەلەن بەرز بێتەوە یان نزم بێتەوە، یعنی ئەوانە ڕێژەکان گۆڕانکاریان بەسەردادێت بە بەردەوامی ڕێژەکان گۆڕانکاریان بەسەردادێت. لێسەردا چ با بڵێن حاڵەتێک زۆر دەبیندرێت لە دادگاکاندا؟ خۆی ئێستا ئەوەی هەیە لە دادگاکان کێشە کۆمەڵایەتیەکان هەنا و کێشەی مادە هۆشبەرەکان هەنا، یعنی بە کۆی گشتی کێشە لە هەموو بوارەکان هەیە، بەڵام ئەوەی ئێستا کە دەیبینین هەم کێشەی مادەی هۆشبەرە و هەمیش خێزانی بەداخەوە زۆر. باز لەوە کرێم مادەی هۆشبەر بە تەواوەتی ینی ڕێژەکەی بەرز بووەتەوە، ڕۆژانە دەبیندرێ و حاڵەتانی کە مادەی هۆشبەرن، ئەمە تا چەند ڕاستە؟ مادەی هۆشبەر بەداخەوە ینی ئامارەش فەرمیمان نییە کە بوترێت لەو ماوەی بەو جۆرەیە، بەڵام بەداخەوە ینی ئێستا ڕێژەکە لە ژێر هێلی سووریدایە و دۆخەکە خراپە، ئەوەش چەند هۆکارێکی ڕێیسی هەیە. بەکارهێنانە یاخود فرۆشتن و مامەڵەکردنە پێ بە دەرەجەیەک بەکارهێنان زیادی کردووە و لەبەرەوەی هۆشیاری یاسایی کەمە، هۆشیاری بە زۆرێک ناگەین دێتە ئاستاکەکان بە تایبەتی هەرزەکارەکان و گەنج لە دۆخێکدانە مەسەلەن دۆخی بیرکردنەوە و دۆخی ژیانیان وایە لێ دەگە پەنا ببەن، ینی کۆمەڵی حاڵەتی سەیرمان هەیە، مەسەلەن زۆربەی کات وەکو هاندان بەکارهێنراوە. یعنی من ئەگەشتەکت بۆ باز بکەم، یەک لە کەیسەکان بەداخەوە ینی کەسێکی زیرەک لە پۆلی دوازدەی زانستی هاندرایە، یعنی وەکو هاندان باسی ناکەم، هاندراوە کە مادەی هۆشبەر وەربگرێ لە بەرامبەر ئەوەی پێی وەتراوە کە زاکرێ بە قۆتەبی و زیاتر دەتوانێت ینی سوود لە تاقەکانی خۆی وەربگریت و لەوەی نمرێ باشتر بەدەستبینی. ینی بەداخەوە ئەوە
ئەو گەنجەی وا لێ کرد یەکەم شت لە خوێندن بێبەشی کرد و دووەم شت وای لێ کرد مەسەلەن سەوابقی لە بۆ دروست بیتن ینی پێشینەی تاوانی لە بۆ دروست بیت ینی داشی بڕاندە کۆمەلگای کە مەسەلەن زیندانی دیت بەداخەوە هۆشیاری کۆمەلگا لە ئەستی بەکارهێنەر و با بڵێن مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکان لە چ ئەستێکدایە؟ وڵای هۆشیارکردنەوە خۆی بەڕاستی من گلەیم لەو باسەی هەبوو ینی باش نییە ینی حەقی خۆی پێ نەدراوە نا ئەکیدی حەق خۆی پێ نەدراوە لەبەرەوەی بەڕاستی ئەو منەزەمە و ڕێکخراوانی کە ئێستا لە بواری مافی مرۆڤ و لە بواری ئینسانی دیش دەکەن وە مامۆستایانی ئاینی بەتایبەتی چکە ئەوانش مەسەلەن دەنجاندەڕ خەڵک گوێویستیوانە دەبێتە ینی سپیکەرەکانمان ینی ئەوانەی کە ڕۆژانەمە دەیان بینین کە قسە بۆ خەڵکی دەکەن ینی پێم خۆش بوو بیبینم سیمینارێک بکرێت پێم خۆش بوو گوێ لە مامۆستایکی ئاینی بگرم باسی خراپی ئەو دیاریتیە بکاتن بەڵام بەداخەوە ینی ئەگەر کراش بێ زۆر بەکەمی بوو زۆر بەکەمی حەدی خۆی پێ نەدراوە تا ئێستا ئەو تاوانانی کە بۆن منە ئەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن لەو کاتەدا تووشی تاوانێک دەبن چۆن یاسا مامەڵیان لەگەڵدا دەکات جیاوازی لەگەڵەوەی کەسێکی ئاسایی و بێ مادەی کۆهولی و کە مادەی هۆشبەر تاوانێک بکات خۆی خواردنەوەی مادە کحولیەکان جیاوازە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر لەبەرەوەی بە پێی یاسا ڕێگە پێدراوە باشە و پرسیارەکەشت سەبارەت مادەی هۆشبەر خۆی هەر کەسێک لە هەر ئاستێکی بیتن کە تاوانێک دەکاتن ئەگەر بیر و هۆشی لە لای خۆبی یان ئەگەر لە لای خۆ نەبیتن بە یەکێک لەو دووەی بە مادەی هۆشبەر و بە مادە کحولیەکان بە پێی یاسا وە مامەڵەی لەگەڵ دەکرێتن کە ئەو ئینسانە کەسێکی لەسەر خۆیە و ئەو شتانەی بەکارهێنراوە بەڵام دیوەچکەش سەبارەت بە مادە هۆشبەرەکە ئەوەیە کە ئەوەشی لەسەر ئیسپات دەبیتن لە زیاتی تاوانێک دەبێتە دوو تاوان کەواتە تاوانەکەی لەسەر سووک ناکرێت نەخێر نەخێر بەتایبەتی بۆ مادە کحولیەکانیش پێم خۆش بۆت بۆ باسکەم مادە کحولیەکان کەسی بەکارهێنەر لەوانەیە لەو کاتێک کە هۆش و بیری لای خۆی نییە تاوانێک دەکاتن دادگا و یاسا بەو جۆرە مامەڵی لەگەڵ دەکاتن کە ئەو کەسە وەکو کەسێکی ئاساییە و ئەو مادە کحولیانەی بەکارهێناوە بەو جۆرە مامەڵی لەگەڵ دەکات لەبەرەوەی تو ناکرێت مادەی کحولیەکان بکەی بیان بۆ ئەوەی تاوانێک بکەیت بەو جۆرە زۆر باشە ئەمە بپرسم لە ئێستادا بابەتێکی تر کە پێشتر ڕەنگە نەبوو بێ یاخود ئەگەر هەش بوو بێ زۆر کەم بوو بێ مادەی ئەو بابەتانەیە یاخود ئەو مادانەیە کە هاچێتە بابی سۆشیال میدیاوە لە ئێستادا یاسا دەتوانێت سزای ئەو کەسانە بدات کە سۆشیال میدیا بە هەڵە بەکاردێنن جا بۆ هەڕەشەکردن بێ لە بەرامبەر یاخود بۆ کۆمنت نووسین بێت ئزعاجکردنی بەرامبەرەکەت بە هەر شێوەیەک لە شێوەکان ئەمە چۆن یاسا مامەڵەی لەگەڵدا دەکات ئەمە مەڵک باسم کرد ئەمە کۆمەڵک یاسامانەیە بێجگە لە یاسای سزاکانی عراقی کە کۆمەڵک مادەنە یاسای تایبەتیشمانەیە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایلمانەیە کە کۆمەڵک مادەنە مەسەلەن جنێ و تەشیردان ینی کۆمەڵک شتیدی کە کەسایەتی بەرامبەرت پێلەکەدار بکرێتن دەچێتە ئەو قاڵبەوە و ئەو کەسە ئەگەر سکاڵا تۆمار بکاتن لەسەر کەسی بەرامبەر کە تەشیری پێکردووە یاخود ژنێی پێدا بۆ زۆرە ئەوە ئەکید ئەو کەسە سزای خۆی وەرەگرێت بەپێی ئەو مادەیە ئەگەر کەسێک بە فەیسبووکێک بۆ نمونە بەرامبەرەکەی چۆنەڵێ هەڕەشەی لێ بکات ماوەیەکی زۆر ئیزعاجی بکات بە هەر شێوەیەک لە شێوەکان و لە کۆتاییە بسەلمێنرێت کە ئەو کەسەیە یاسا چۆن مامەڵی لەگەڵدا دەکات خۆی ئەمە ینی ئەمە شتێکی سەلمێنراو بێت کە سەلمێنرا کە بۆ بەڵگا سەلمێنرا لە دادگا ئەوە بۆ زۆرە مامەڵی لەگەڵ دەکرێتن کە سزاکەی وەردەگریتن سزاکەی حەبسمانەیە و غەرامەشمانەیە و لە دوای هەردووچی ماف دەدات بە کەسی بەرامبەر کە مڕازعی دادگای مەدەنی بکاتن لە بۆ وەرگرتنی تاویز لەسەر ئەو تەشانانەی پێکراوە ئەتوانێت تاویز وەرگێتەوە کەسێک کە با بڵێن هەڵەکەی بەرامبەر کراوە کەسایەتی ئینسان بەبێ هۆکارێکی ڕەوا دەشێندرێتن هەتاگەر هۆکارەکەشی ڕەوا بیتن ناکرێت دابەزینەوە ئاستا ئەو کەسە مافی خۆی دە سکاڵا تۆمار بکە و لە بەرامبەر ئەو سکاڵایەش دەتوانێت داوای تاویزی مەدەنی خۆی بکاتەوە جیاوازی هەیە ئەگەر بە با بڵێن بۆ منە فەیسبووکێک بێت کە بە ناونیشانی خۆیەوە بێ یاخود فەیک بێ
طبعا فەرق دەکاتن لەبەرەوەی هەشتێک کە فەرمی بوو سەلماندنی ئاسانترە و بەڵێ و زووتر وەردەگیرێتن لە دادگا. تەوانەوە کۆمەڵێک شتمان هەیە کە یەکلاکردنەوەی پێویستی بە بەڕێوەبەرایەتی بەڵگە و تاوانی هەرێمە کە یەکێکە لە بەڕێوەبەرایەتی گرنگەکانی پۆلیس. پێم وابێ لە ئێستادا حاڵەتانە زۆرن کە دەبنە با بڵین بابەتی سوشیال میدیا. بەڵێ لە دادگاکانی شەبە هەمان شێوەیە؟ ئێستاکە ینی خەڵکی بەو جۆرە نهاتونە دادگا بۆ تۆمارکردنی ئەو سکاڵایە، بەڵام هەشە ڕەنگە زیاتر ئەو بابەتانیان ئەو کارانە بەرامبەر بە ئافرەتان بکرێت. ئافرەتانیشتا ئێستا نەتوانن بەو شێوەیە کە پەنابەرنە بەر دادگا. ئەو حاڵەتانەمان هەیە؟ وەڵا خۆ ئێستا ئافرەت ینی پێم وایە جیاوازێکی نییە لەگەڵ پیاوان بەتایبەتی لە ڕووی یاسا هەم لە ڕووی کاری پارێزەرایەتیش یانی ئەوەی کا من دەیبینین ڕۆژانە ینی لاستێکی زۆر باشە ومێدبەخشە بۆ کۆمەڵگا بەتاکید لە هەماش لە دۆسیەکانیش ینی ئافرەتمان هەبوو بەتەنیا هاتووە و دۆسیەکەشی بردوتەوە و مافیشی کەوتووە ینی تاویزی مافیشی وەرگرتووە. زۆر باشە کاتە یاسا سەروەر بووە. بەتاکید دەستخۆش دەمێ بپرسم لێکێک لە کورتە ڤیددیوەکانە کە بەڕستان و پارێزەرێک هۆشیاری دەدەن بە کۆمەڵگا. بینیم باست لەوە کرد کە ئافرەتان دەتوانێت لە چ کاتێکدا دەتوانن کە داوای تەلاق لە هاوسەرەکەیان بکەن یاخۆ تەلاقیان بدەن نەک داوای تەلاق بکەن. لە چ کاتێک کە ئافرەت دەتوانێت مێردەکەی تەلاق بدات؟ خۆی بەپێی یاسای باری کەسی بەرکار لە هەرێمی کوردستان عێراق مەرجمان هەیە مەسەلەن لە کاتی گرێبەستی هاوسەرگیری دەتوانی کۆمەڵێک مەرج لە هاوسەرگیریەکە دیاری بکرێتن. بۆ نمونە مەرجی ئەوەی کە بەتایبەتی ئافرەتان ئەویان پێخۆشە کە پیاوەکە نەتوانێت ژنی بەسەر بێنێتن. ئەوە یەکێک لە مەرجەکانەکە دەتوانێت ئافرەت دابنێت. سەبارەت بە باسی تەلاق کە ئافرەت تەنها خۆی دەتوانێت ئەو مافە بە خۆی بدات. چۆن؟ کاتێک کە سەردانی دادگا دەکەی بۆ بەستنی گرێبەستی هاوسەرگیری طبعاً گرێبەستی هاوسەرگیری گرێبەسێکی ڕەزامەندیە بە ڕەزامەندی هەردوولایەنە لێ ئەو مەرجەی کە دادەنرێتن دەبێت ڕەزامەندی هەردوولایانی شێبێتن. کاتێک کە ئافرەتەکە داوا دەکاتن ئەو مەرجە جێگیر بکرێتن کە لە داهاتوو بتوانێت ئەو پیاوەکەی تەلاق بدە گەر پیاوەکە بەوەی ڕازی بوو ئەوە دەبێتە مەرجێک و کێشەنیە لە داهاتوو ئەو دەسەڵاتەی دەبێتن. هیچ حاڵەتێکی لەو جۆرەمان لە هەرێمی کوردستان هەبووە؟ حالت وەکو حالت هەیە بەس پێم وانییە زۆر بیتن یانی دەبێت ڕێژەیەکی زۆر کەم بێت. پێم وانییە پیاوان تا ئێستا ینی ئەوە بکەنە مەرجێک و ڕازامەند وانە ڕزامەند بن لەسەر مەرجێکی بۆ جۆرە لە کۆمەلگایەکی وەک کۆمەلگای ئێمە ئافرەتەکەش ینی کاتێک شتێکی وا دەبیستی پێی خۆشە بەڕاست بێت بڵێم بەس دەوروبەر زۆر تاسیری لێە و ئافرەتەکە بیر لەوە دەکاتەوە ژیانی تێک نەچیتن شتێک بیتن و پیاویش بە هەمان شت ینی بیر لەوە دەکاتەوە هێشتانەوە تازە دەبێت تاوسەری چۆن مەرجێکی وادەئانێ بۆ داهاتوو. بۆیە تا ئێستا کەشتی وا زۆر کەم باشە. بەڵام مەرجی ئەوەی کە پیاو ژنی دۆمنێنێتن هەیە دەش بیتن لە داهاتووش دەبێت. ئیترە و پیاوە ناتوانێت تاوەکو ئەو گرێبەستی هاوسەرگیریە هەبێ ژنی دۆم بێنێت. ئەگەر کردیشیەوە لە بەرامبەر سزای خۆ دەبێت. زۆر باشە. پرسیارێکی تر جیاوازی چێل لە نێوان بەڵگە و قەرینەدا. بەڵێ. چی بە قەرینە حسابە و چی بە بەڵگە حسابە؟ خۆی ئەمە بەڵگە کاتێک دێنە سەر باسی بەڵگە ینی دەرگایەکی فراوانە ئێمە ناتوانین بڵین ئەو بەڵگەیە و ئەو بەڵگە نییە. باشە. بەس ئەو شتانێک کە بە بەڵگە دادەنرێتن بە بەڵگە دەسەلمێنرێتن ئەمن پێم خۆش و بە ڕێزبەندی باسی بکەم نەبیتە مەسەلەن خەڵک لێ تێک نەچیتن. بەڵگەمە بەڵگەی بەهێزمانەیە و بەڵگەی لاوازیشمانە ینی جیاوازی تەنها لە هێزە لە بەڵگە بەڵگەی نووسرا و یەکێکە لە ڕێزبەندی یەکەمدا لە بەڵگەکان ئەو بەڵگانن کە نووسراوی فەرمیمانەیە یان ڕێکەوتنە بە واژوو بە پەنجەمۆر یان وەسڵە ئەوانە بەڵگە لە تۆپن لە هەمویان بەهێزترن. بەڵگەی دووەم پرساندنمانەیە. پرساندن کاتێک پرسیار ئاراستی کەسێکە دەکرێتن بۆ جۆرە ئەو شتە وەکو بەڵگەی دووەم هەژمار دەکرێتن. سێیەم دانپێدانانی تۆمەتبار لە کاتی لێکۆڵینەوە چکەمە بەخۆ دەزانن قۆناغمانەیە لە دادگا
قۆناغی لێکۆڵینەوەمانێ و قۆناغی دادگاییمانەیە. لە قۆناغی لێکۆڵینەوە گەر تاوانبار یان تۆمەتبار دانی بۆەوەی دانا کە ئەو کارە ئەو کردەیە کردووە ئەو خۆی لە خۆیدا بەڵگەی و کافیە لە بۆ ئیدانەکردنی. بەونەوەی چوارەم دانا شاهێت. شاهێت یەکێکە بۆ یەکلایکردنەوەی دۆسیەکان گرینگە، بەڵام مەرجە ینی دوو شاید بەرەو سەرەوە بێتن و شایدەکانیش مەسەلەن زۆربەی کات دەپرسن چ کەسێک دەتوانێت شاهێدی بدە و ئەو کەسانە سوێن دەدرێن کە شایدی دەدەن. خۆیمە بینە قاڵبی ئەوەی کە چێ دەتوانێت شایدی بدە، هەر ئینسانێک نێریان یاخود مێ دەتوانێت وتانە بڵێ و دادگا و بنکەی پۆلیس دەی وەردەگرێتن بۆ شایدیدان لەسەر ڕووداوێک کە یان ئێستا ڕوویداوە یان ڕابردوو بووە بەو زۆرێ و سەبارەت بەوەی کە چێ دەتوانێتن شایدی بداتن. ئیمە شایدیدان سەرەتا سوێن دەخۆن شایدەکان، پێویستە شاهێت بەبێ هیچ فشارێک شایدەکەی خۆی بداتن و ئەگەر تەمەنی خوارد 15 ساڵ بوو شایدەکەی لێ وەردەگیرێن، بەڵام بەبێ سوێن خواردن و ئەو شایدێکە وەردەگیرێتن تەنها بۆ بەرچاو نییە. بەڵام ئەگەر سەروی 15 ساڵی بوو شاید بێ لە شایدەکەی سوێن دەدرێ و شایدەکەی وەکو بەڵگە هەژمار دەکرێت وەردەگیرێتن. ئەنێمە سێ زۆر شایدیشمان هەیە. شایدێکمان هەیە ئەو کەسە کە بێجێک لە هەستەوەرەکانی لەوێندەر یان بینیتی یان گوێی لێ بووە یان هەستی پێکردووە لە کاتی ڕوودانەکە، ئەمە بەهێزترین زۆری شایەتە. و شایەتی تریشمانەیە مەسەلەن کە کەسەکە بیستویەتی یان ئەوە زۆر بەهێزنی بەڵام هەر بۆ بەرچاوڕوونی وەردەگیرێتن و زۆرێکی تری شایەتیشمانەیە کە کەسەکە نەبیستویەتی و نا کەسیش پێیوتوە یان بەخۆشی ئامادە بووە، تەنها لە ڕێگەی کەسی سێم و ئاگدار بووتەوە. یعنی کەسی سێم شتێکە کە بڵاو بۆتەوە ئەویش ئاگدارە بۆ زۆرەی کە مەسەلەن دێتن شایەتی دەداتن لەسرە تو یان لەسەر کەسێکیکە دەڵێ مەسەلەن فلان کەس لە دادگایە یان لە زانکۆی کەسێکی باشە یان خراپە شایەتی دەدات لەسەر کەسایەتی ئەو کەس. جیازی هەیە لە نێوان شاهێدی ئافرەت و پیاودە؟ بەس لەوەکرێت جاریوا هەیە دوو ئافرەت بە پیاوێک حساب دەکرێت لە کاتی شاهێدیدان، ئەمە تا چەند ڕاستە؟ شایەدی بە پێی یاسا شایەدی وەردەگیرێتن ئەگەر مێبی یاخود مێر، جیازی نییە لە دەق بەو زۆرە هاتوو. زۆر باشە. قەرینە. بەڵێ قەرینە ئەوەی باز دەکرێتن، یعنی زۆربەی کات پرسیارمانێ دەکرێتن ئەمە ڕسمی چاتمانەیە یان ڤیدیۆیەکمانەیە یان تۆمارێکی دەنجیمان هەیە، ئەوانە بەڵگەنە یان بەڵگەنینە. خۆی قەرینە جیاوازی لە هێزە لەگەر بەڵگە ئەوەیە کە شتەکە سەلمێنرا و کۆتایی بێت و بەڵام هەر شتێک کە ئەمە چاوەڕێی بکەین وە ڕوون بێتەوە کە عکسەکەی بسەلمێنرێ دەچێتە باب و قاڵبی قەرینە. ئەگەر عکسەکەی بسەلمێنرێ، بەڵام ئەگەر بۆ خۆی مایەوە خۆی مایەوە بە بەڵگە هەژمار دەکرێت. زۆر باشە. تا چەند گرنگە ئێوە وەکو پارێزەرێکە خۆت وەکو شارێزەیەکی یاسایی ڕاگەاندنەکان میمبەرەکانی مزگەوت و ئەو کەسانەی کە سپیکەرن هۆشیاری بڵاو بکەنەوە بۆ ئێستای کۆمەڵگا تا چەند پێویستە کۆمەڵگا لە یاسا شارێزایی هەبێت؟ خۆیەوەی گرنگە یاسا بگاتە تاچ کۆمەڵگا. هۆشیاری یاسای بە تایبەتی لە کۆمەڵێک شت کە ئەوانەی دەستنە قاڵبوو بابی تاوان و ئەوانەی کە دەبنەهۆی ئەوەی کە تو لە داهاتوو پێشینەی تاوانیت بۆ دروست بێتن لەبەرەوەی کۆمەڵێک ئەوەی لە داهاتوو چاوەڕێ دەکەین کۆمەڵێک لە و پۆست و لەوانەیە ئیش و وەزیفەی ئیداری بیتن هەتا ئەگەر پێشینەی تاوانیت لە کۆمەڵێک شتەبێتن لەوانەیە ئەو شتێک کە تو تەمەن نادەکەین نتوانی بیکەیتێ. لۆی ئەوەی گرینگە بەتایبەتی چینی هەرزەکار زۆر باش بیگاتێ و لە ڕێگەی مامۆستابی لە ڕێگەی مامۆستایانی ئاینی یاخود سپیکەرەکان ئەو منەزەمانەی کە لێرە کار بۆ ئینسانیت دەکەن بەڕاستی ئەوە ئەرچ سەرشانیوانە پێم وایە کەم تەرخەمبوون لەو باسە. پارێزەران تا چەند پێویستە خۆت ئاسایی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و هوشیاری بڵاو بکەنەوە؟ پێم وابێ ئێستا پارێزەران بەشەشی باشی یانی خەریکن بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵگا و بەشەشیش ڕەخنەیان لێ هەیە، ینی ئەوە واقعا دەبی باز بکرێت. هۆکاری ڕەخنەکە چییە؟
ئەنی کۆمەڵێک جار ڕەخنەمان لێ دەگیرێتن کە ئەو شتان ئێمە بڵاو دەکەینەوە وا دەکاتن کەسی بەرامبەر پێویستی بە پارێزدان نێت. بەڵام ئەمە تۆزێ خۆویستیە خۆویستیە من پێم وایە ینی ئەرچی سەرشانی پارێزەر بە دەرەجەیەک خۆشیارکردنەوەی خەڵکیە دوایە کارەکەیتی. یعنی ئەگەر بۆ نمونە هەرزەکارێک بزانێت ئەو هەڵەی ئەنجامی دەدات یاسا چی بەرامبەر دەکات یاخود سزا یاساییەکەی چییە لە تاوانەکە لە هەڵەکەی ناگەڕێتەوە؟ تاوان ئەتوو کەسێک کە بزانیتن تاوان ئەو کردەی دەیکا تاوانە و چ لە داهاتوو چاوەڕوانی دەکاتن تەبعاً ینی کەسێک ئامادە نییە خۆی بخاتە کوچی زیندانەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ زانیاریەکانت. کۆتا ئامۆژگاری وتەی تۆ بۆ هاوڵاتیانی ئێمە یاخود بۆ تاکەکانی کۆمەڵگا چییە؟ دەستخۆشتانێ دەکەم تۆڕەکەتان باش بوو. وەڵای من پێم خۆشە و داواکاریەکەم هەیە لە کەناڵەکەیەوە تایبەتی مامۆستایانی ئاینی و ڕێکخرا و سپیکەرەکان بە دەرەجەیەک کار لەسەر هۆشیارکردنەوەی یاسایی بکەن لە بۆ خەڵکی و بە تایبەتی چینی هەرسەکار و داوا دەکەم باس لە دۆخی بەکارهێنەری مادەی هۆشبەر بکرێتن کە ئەوانەی بەکاریان هێناوە تووشی چ ژیانێک بوونە چ ڕزالەتە چیدان ئێستاکە. دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئەم دەرفەتەکە لەگەڵمان بووی. ئازیزان و خۆشەویستانی من، پرۆگرامی ئەمڕۆمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن بەو هیوایی کە هەمووان هەوڵی ئەوە بدەن کە لە بابەتە یاساییەکان تێگەیشتنی باشتان هەبێ و بەتایبەت دایکان و باوکان بتوانن وا بکەن کە منداڵەکانیان پێش ئەوەی دەست بۆ هەر کارێک ببن لە یاسا تێبگەن، بزانن کە یاسا چۆن مامەڵە لەگەڵ تاکەکانی کۆمەڵگادا دەکات. کەمێکێکە لەو هۆکارانەی کەوا دەکات تاکەکانی کۆمەڵگا لە هەڵە و کردارێکی نەگونجاو بە دوور بگرێت. زۆر سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون تا ئێستا، سپاس بۆ میوانەکەم کە ئەمڕۆ زانیاری زۆر باشی بە ئێمەدا و سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون. شاد و بەختەوەر بن.